بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنە و دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. مامۆستا و پەروەردەکاری خۆشەویست مامۆستا خونچە فەقی ڕەسوڵ ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. مامۆستا خونچە فەقی ڕەسوڵێکێکە لەو ژنە مامۆستا و پەروەردەکارانەی کە ساڵانێکی زۆر توانێتی لە بواری پەروەردە خزمەتی گەورە پێشکەش بکات. یەکەم کچ بووە کە لە ساڵی شەستەکان لە قەڵاتزێ چۆتە ناوەندی کوڕان و وەکو یەکەم کچ لە ناوەندی کوڕان خوێنێتی و یەکەم کچیش بوو لە ناوچەی پشدەر کە لە کۆتایی ساڵی شەستەکان چۆتە زانکۆی بەغدا و لە زانکۆی بەغدا وەرگیرا و زانکۆی تەواو کردووە. لە سەرەتای ساڵی حەفتاکانەوە دەبێتە مامۆستا لە قەڵاتزێ و وەکو مامۆستا وەکو بەڕێوەبەر دواتریش وەکو سەرپەرشتیاری پەروەردەی زیاتر لە 40 ساڵ لەم بوارە خزمەتی پێشکەش کردووە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی ئەو ساڵانەیە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیە باز لە خزمەت و لە ئەزمموی مامۆستا خونچە فەقی ڕەسوڵ بکەین. مامۆستا جانم کاتت باش زۆر سپاس بۆ جەنابەت چاومان ڕوون بوو. منیش پێ خۆشحاڵم. زۆر سپاس دەکەین. دیارە ساڵانێکە خانەنشین بووی لە ماڵەوەیت. ئێستا تەندروستی چۆنە زیاتر ئێستا ڕۆژانە بەچیوە سەرقاڵی؟ سپاس بۆ خوا باشم. ئەم بە جۆرەی تەمەنەکە مەشغوڵین کتێب دەخوێنینەوە و سەفەر دەکەین و دوسێ گروپمان هەیە و یعنی خەریکیشی ناوماڵ و خزمەتی مناڵ و ئەم گروپانە لەگەڵ هەر مامۆستانی هاوتەمەن و هاوپیشەی خۆت؟ خۆی ئێمە سێ گروپمانەیە. گروپێکمان هی 74ەکە لە ژین بووم گروپی دێرینەکان هەتا ئێستا بێکەوە هەتا ئێستا هەموو ساڵی دوسێ سەیران و گەڕان و عیلاقاتمان ماوە. زۆر باشەوە. گروپی دووەممان لە ئیشراف کە مشریفە بووم لەگەڵ جەماعەتی نازەنیواتە ئەو سەرپەرشتیارەکان. ئەمانە سەفەری تورکیا و مەسەلە نێران و دووبەی و ئەو سەفەرانە هەموو ساڵێ بەسەوەی وەختی کۆرۆناکە سەفەرمان نەکردووە. گروپی سێهەمیشمان کە ماڵمان لە گاردنستی بوو مەجموعەیەک هەر لە مامۆستا ڕەفیقە کۆنەکانم مەجموعەیەکی تازەش تەقریبا 28 کەسی یای لە هەر شوێنێک بووبی گروپێکتان دروست کردووە زۆربەیان ڕەفیقی کۆن من چکا دەمێکە لە سلێمانین سێ گروپمان هەیە بێتاقەت نابین ئاگامان لە یەکتریە لە خۆشی و ناخۆشی یەکتری بەشدارین یعنی سەردانی یەک دەکەین داوەتی یەک دەکەین سەفەری دەرێ دەکەین جار بەجار خۆشمان یعنی لەگەڵ باچی منداڵەکانی شەر ساڵی دوسێ سەفەر ئاوە دەڕۆین بۆی وەختەکە بەری نەسمەدەکی زۆرتان کردووە تر ئێستا کاتی ساحەت و پشودانە بەڵێ من 42 ساڵ خزمەتم کردووە. تەمەند درێژ من ئینشەڵا تەندروستیتان باش بێ. من پێم خۆشە لە سەرەتای ئەزمموی تۆ دەست پێ بکەین. دیارە جەنابەت لە قەڵاتزێ لەدایک بیر بنەماڵی ئێوە بنەماڵەیەکی خوێنەوار و ڕۆشنبیر و ئاینی بوون ئەو ساڵانە و تۆ لە سەرەتای ساڵی پەنجاکان لە قەڵاتزێ لەدایک بووی. پێم خۆشە باسی خێزانی خۆتانە بۆ بکەی. دیارە ئێوە باوکت کەسایەتێکی ئاینی ئەو ساڵانە بووە لەوێ بەڵام حەوت برا و کۆمەڵی خوشکت هەبووە هەمووتان خوێنەوار و کەسی دیار و قوتابخانەتان تاو کردووە لەو ساڵانە. ئێمە خۆمیەکی پاییزی 1950 لەدایک بووم لە قەڵاتزێ لە گەڕێکی جوودکانیان خۆشەویستترین گەڕک خۆشەویستترین شوێن کە بچمەوە لەوێ هەر بەیادی ئەو تەبعاً لە عایلە کەشمان بە دوو دایکم هەبوو بەڕەحمەت وێ باوکم پیاوێکی دین و خوێندەوار بوو لە منطقەکە بەدەگمەن پێ خوێندەوار هەبوو لایم یعنی فارسیزان بوو عەرەبیزان بوو زۆر زیرەک بوو بەڵام مەلا بوو یان مەلایەتی نەدەکرد بەس هەر خۆی باپیر یعنی باپیرم خۆشی ویست و کوڕێکی زیرەک بوو خستوێتە بەردەم ئەو وەختە مەکتەب نەبووە لەوێ لە لای مەلا دێلۆیی هەبووە بەناوبانگ بووە وەکو حوجرە بووە زیرەکترین فەقێ بووە بەڵام مەلایەتی نەکردووە مەلایەتی بەڵام خۆی ئینسانێکی متەدەین بوو زۆر احتیمامی بە ماڵ و منداڵەدا بە تایبەتی کچی زۆر خۆش دەویست حەزی لە خوێندەواری بوو هەرچەند خزمەکان بە قسەیان تاکو مەرحەلەی ئیبتیداییان تەواو کرد بە کچەکانیان دەردێنا خزمەکانمان ئێمە بەردەوام بووین ڕێگری لێوە نەکرد قەت نەیهێشتۆ هیچ منداڵێک کچیش و کوڕیش. تەبعاً لەوێ من لە 56 داخلی مەکتەبی ئیبتیدایی بووم قەڵازی کچان سەرەتایی بوو تا شەشی سەرەتایی لێوێ تەواوم کرد تقریبا 3-4 ساڵی ئەوەلی هەر کوڕ و کوس تێکەڵ بوو لەوێش مەکتەب بکەم بوو لە کاتمەم تەوەستە کچان و کوڕان تێکەڵ بوو کچ هەبوو 6-12 ڕەفیقم هەبوو لەم تەوەستەکە بەڵام کە دەرچوین لە سێم تەوەستە
تقريبا شش حو كتب لقلم بو استماعون زور بيان أمانة هاتن بو سليماني بو فنون جميلة وبو دار معلمات وبوشتانم برحمة بباكم كتب من حزناكم أقرب أعدادي بكريتو بيوم خوش بردوام بي طبعا ما نجدو ما نقدر نشتين أعدادي نكرايوه ما مستا تلبها بو ما مستانا بو برحمة بي ما مستا شوكتي نوري عبكي كإمثال خو عفوي كأمري خواي كده أو مدير ما بو زور إنساني كي بريز وخوش يزبو آمادەیان کردەوە لەوێش لەوێ متەوەستە کرا بۆ ئامادەیەکە تقریبی من تاقە کچێک بووم لە ئامادەیەکە کوڕانیش تقریبی شەش حەو کوڕ بوون دوایی هاتن لە ڕانیە لەوێژ عەدادی نەبوو کوڕەکانی وێیان هێنا بۆ قەڵاتزێ کچێکیش لێوێ پەیا بوو دوای دوسێ چوار مانگ ناوی شکورێ بوو خەڵکی ڕانیە بوو ئێستا ماوە ئەو فەرعی کوردی تەواو کرد ئەویش هات تقريبا رفيقكم بو بيابو والله من قلاسي هر من بو متنيا تاكو عدادي من حوم علمي بو همو من عائلة كمان علمي بوين والله من لبرنا تاريخ اختدار ما نبو بين ليرة علمي النجاة هاد ليرة خويندي بلين هر أبوش الله قلاسي قبل والله إما اللي ما ينو ناتار تشون بو أدبي فرعي كان يك شعبة بون شانزك أنت هتا أماديش تواو كرت وهر لقلاسي بو زور ماش تواو ما كرت لقلاسي أنجا دواي إما سێ ساڵی پێش و علمیان زۆر ڕاستە من پێم خۆشە سەری هەندێک وێنە بکەین ئەمە وێنەیەکی پێما ئەوە بەڕەحمەت بێ دایکم و باوکم من بەڵێ لە حەوشەی خۆمان خانووی گەورە و خۆشمانە بوو هەمووی باغ و باغات بوو بەڕەحمەتیەوەی هەردووچانە باوکیان شاد بێت دیارە باوکو زوو کۆچی کردو 63 ساڵ بوو بەڵام دایکم دوای ئەو لە 2003 ئەمری خوای کرد دایکم ڕۆحیان شاد بێ زمین درێژیان بووی بەجێش شەربێنێکی ئەو ساڵانەیە ئەوە چیە لەگەڵ باوکم ئەوە برا گەورەکەمە عومەری برامە ئەوە زراعی تەواو کرد ئێستا لە هەولێرە خانە نشینە ڕاستە دەستەکانە خۆش بێ ئێوە چەند خوشک و برابوون ئێمە سێ خوشک و حەو برا بووین براکانم و خوشکەکانم و خوشکەم یارە هەمووتان قوتابخانەتان تەواو کردو کەسی دیار بوون ئەوەی خوێندن تەواو نەکرد بێ باوکم قبولی نەکردووە بەڕەحمەت بێ تەواومان کردو هەموومان ڕاست دکتۆر محموود فەقیر ڕەسوڵی یەکە لە دکتۆرە ناسراوەکان ئەوڵی وەختە پەنجەی دەست دەژمێرە ئەمە لە 4 و 5 عەدادی کە من لە جامیعە بووم ژوورم گر بوو باوکم بەڕەحمەت بێ کوتی بابێ لەگەڵ تۆ بێ زیرەک بوو لە عەدادی مەرکەزی وێ هەر یەکەمە لە بەغا ئەعدادی تەواو کرد تەواوی کرد دوای کولی هەر لێ تەواو کرد دوای لە کولیە تۆ بژناوی دەرس و هەر لێوێ تەواوی کرد دەستەکان خۆش بێ و ڕێز و خۆشەویستیمان بۆ دکتۆر هەیە ئەمە وێنەیەکی مناڵی تۆیە ئەمە لە دویم تەوەستە بووم خۆی هەتاکو وێنەکانی منداڵیم و عایلەکە هەمووی لای من بوو دایم حەزم لەو شتانە کۆکەمەوە هەمووی هەڵشۆڕامان کرد بوو 2 سات شەو لەگەڵ جانتای جلەکانی من جانتایەکەم پێ بوو ئەوە لە ناو زەرفێک بوو وایە زانیوە پارەیە بردیان زۆر مەلاکەی و مختار و نەمان دۆزیەوە ئەجا ڕسمم نەما ئەمە لە دوو تەوەستە بووم گرتومە وێنەیەکی جوانی و ساڵانەیە ئەمەش وێنەیەکی تری هەت سەردەمانی گەنجی توێ مەرحەلەیەکم 5 عەدادی بووم بۆ وەسیقەی 5 بابزانم گرتم لە قەڵاتزێ لە قەڵاتزێ ئەکسۆدیۆ لێ بوو کاک زاهیر نەماوە بەڕەحمەت وێنەیەکی پێشتری ئێوەیە لە قەڵاتزێ ئەمە لە سێم تەوەستە بووم خۆی قەڵاتزێ لادەیەکانی هەمووی ئەمە قەڵازەی ئەسڵم خۆم خەڵکی لادەیەکە ئێستا هەمووی تەتەوری کردووە ئەمە جوانترین جلی قەڵاتزەی بوو وەرم گرتووە ئەو جلایاندامێ ڕسمێکم پێوە گرتووە لە سیم تەوەستە بووم ئەو ستایلە هەبوو مامۆستا هەبوو ئەنواع و ئەشکال ئێستا مڵێن ئەو ستایلە ئێمە نەمان بوو ئەم ستایلە ئێستا وێنێژوە ئەم پشتوێنەپانە زیاتر لە ستایلی ڕۆژهەڵاتە دایکم بەڕەحمەت بێ پشتێنی لە پشت بوو بەس پشتێن ئەمەش کڵاوی کۆیانە ئەمەش خوشکە گەورەکەمە بەو ستایلە وەرمانگر بوو ڕسممان پێوە گرتووە ئەم کەوا و کراسە ئەمە کۆیە بەڵێ ئەمە ستایلی بەس ئەم پشتوێنەپانە زیاتر لە ڕۆژهەڵات ڕۆژهەڵات ئێستاش ماوە قەڵاتزێش زۆربەی پشتێنی لە پشت بوو ئێمە ناخوێندەوارەکان ئێمە جیلی بڵین بە لە دەستبەدەوانەوە تازە بووین بەڵام بۆ زیکرەیە ڕسممان گرتووە یادگاریە کللتورێکە پێمان شەرم نییە زۆر خۆشەویستە ئەم وێنێش ساڵی 1970 گیراوە ئەوەش هەر بە کڵاوی سلێمانیانەها لە عینی ڕۆژ گیراوە هەمووی بڵێ دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی هەر ئەو سەردەمانی گەنجیە ئەوەش لەسەر جادەکە عەبامان دەگرتەوە لێ عەبا پەچەم هەبگرتووە تا هاتوونە سلێمانی لە عەبا پەچە نەبە خەسارێکی بچکۆلە بوو هەمووی ناسیاو بوو ئەوە لە ئەو ڕەفیقەکەم بوو کە بۆمان هات لە عەدادی شکریە خۆش خوشکە بچووکەکەم ئەو دوو کچە بێکەوە
یەکەم تەلەبی کچ بوون لە عەدادێکی قەڵاتجێ من بەتەنیا بووم بەڵام ئەمە ڕانیەی بوو دواتر هاتە لای یعنی ئەمە ڕانیە کچیم براداغا بوو نەبوو هەر من بووم تا تەخەڕوجم دوای من مەکتەبی کچانم کردو تۆ کە تەخەڕوجم کردو نەبوو دەستەکانی خۆشمە ژوێنێکی 1966 ئەوەی 66 بۆ سێم تەوەسا و ڕسمم گوتو بۆ وەسیقەکەم پێوەیەتی وێنەیەکی جوانە دەستەکانە خۆش بێ مامۆستا تۆ دوایەوەی کە ئامادەی تەواوکە لە قەڵاتجێ بڕیار کە پشتە زانکۆ لە بەغدا بخوێنی بەس خۆت لە سەرەتاوە لە 1968 لە بەشی کوردی لە کۆلێژی ئاداب وەرەگیری بەڵێ بۆچی داد بەزان بۆ دیراساتی ئیسلامی من خۆی کە لێرە چوون بۆ بەغا زۆر درەنگ بوو نەمان دەزانی کەس نەبوو پێما بڵێ جامیعەی سلێمانی ئەو ساڵە کرایەوە ئەدەبی تێدا نەبوو ئەو ساڵە جامیع کرایەوە کە چوون بۆ سلێمانی بە ڕەحمەدێ باوکم بە خۆی لەگەڵم هات تاقە کچێک بووم بەتەنیا باش بوو لەوێ دۆست و ناسیاومان هەبوو بەهۆی ماڵە شێخەکانەوە هەموو ڕەفیق و دۆست و برادەر بوون کە چوم تەقدیمم کرد بۆ فەرعی کوردی وەختیشی نەمابوو تەلەبە دەوامی دەکرد لەمانجی دەدا بوو بەڵام وەریان گرتم ئەو وەختە تەلەبەکەم بوو بەس خۆم جەوەکەم پێخۆش نەبوو لا منداڵیەوە من لە ماڵەکە یعنی لە هەمویان زیاتر حەزم لە بەشی دێن بوو ئەو وەختە زۆر متەدەین بووم وەکو ئێستاژ نەبووم بە گەنجی یعنی باوکت پێ نەوتی خۆت باوکت پێما بێ زیاتر پێی کوتم بە ڕەحمەت بێ لە نادیەکە دانیشتین عەبام پێوە بوو تەواو تا جامیعەشم تەواو کردووە کە دانیشتین بە ڕەحمەدی با کوتم من لێرە دەوام ناکەم بە ڕەحمەدی بام تینە ئەکچم ئەو عەبایەشت لابە ئێرە بەغایە جا هاتچوە بەغدای دەکرد بۆ خۆی بەهۆی شەب کارەوە کوتی کچگەر حڕ بێ بەڕێک و پێک بێ نە بە عەباکەیە نەبێ شتێکە تۆ قەی ناکەت زلی چۆن لەبەر دەکەی بەڵام فەرعێکی باشە زۆر کورد پەروەەر بوو بە من بە ڕەحمەت بێ وەختە بە پەنجەی دەست دەژمێرە لەگەڵ خەزورم کوتم باشە تەقدیمم کرد بەس دوایی لەو ماڵی کەلەی میوان بووم زۆر ماڵێکی متەدەین بوون شەکوام کردم حەزم لەو شوێنە نییە حەزم خۆزگا لە شەریعە وەردەگیرام شەریعەش قەپات ببوو زۆر درەنگ و مانجیدە بیستی دەبوو تەقدیمات نەمابوو تەلەبە وەرگیراوە کوتیان شتێکی ئاوا های ئەهلیە منیشت بە ساڵی بە 50 دینار بوو زۆر هەرزان بوو یعنی ئەو وەختە پارە نەبوو تەقدیکە ئەو قسانەمان کرد و کوتیان هەیە کوتم ئەگەر تەقدیمی کوتیان بایانی بچۆ مقابلەیەکە مقابلەیەکی تەحریریە لەسەر وەرەقەیە لەو مقابلە دەرچی وەردەگیرێت تەبعاً لە مقابلەکە یەکەم دەرچووم ئەو پرسیاری دینی بوو منیش ناڵم زۆر متەدەین و ئەو وەختە شارەزا بوویت و زۆر شارەزا بووم خۆم لە منداڵیە و حەزم لێ بوو وڵات دوای لەوێ وەرگیرام دوای مانجێک بە ڕەحمەت بێ کە باوکمان تەلەفۆن نەبوو کاغەز نەبوو جواب بنێرم لەوێ لەکوێ مایتەوە مامۆستا و ساڵانە لەوێ کچێک لە بەغا ساڵی یەکەم نەیان هێش ئەو ماڵی کە دەڵێم ماڵی کاک حەمەد ئەمین بەکە بە خەزوری حاجی شەماڵێ کە حەمری خوای کرد ئەو ساڵە نەیان هێشتیان غەریبی بە کەڵکی داخلی نای داخلی هەبوو دەیان کردی بە مشریفەی داخلیەکە بۆی یعنی ساڵێک لێ مایت و ساڵەکان ساڵی دووهەمیش شوق مشتەمەلێکمان گرت 4 کەس بووی بێکەوە خانوتان بەڵێ ساڵی سێم و چوارەم مەحمووی برام هات بەڵێ ژوورێکم گرت نزیکیش بوو لە عەدادیە مەرکەزەکە ئەو لەوێ تەواوی کردم منیش جامیعەم تەواو کرد ئەو چۆ بۆ تا ساڵێکیش دوای من لەو ماڵە تا داخلی وەرگر هەر ژوورەکەیان لێ وەرنەگرتەوە کۆمەڵێک وێنەی ئەو ساڵانم لەلایە کە تۆ لە زانکۆی بەغدا خوێن و دیارە ئەمە وێنێکی ئەو کاتانەیە ئەمە لە فەرعی کوردی داوەت بووین چوین ئێمە خۆمان لەوێ ڕەسمگرتن مەمنوع بوو لەو فەرعی ئێمە لە شەریعە تەخەڕجیشمان کرد نەیانێش بەس من دوای خۆم زەرسمی تەخەڕجم کرد نه لەو کوردی ئێمە مەمنوع بوو وەکو جەماعەتی ئێستا تەقریبەن یعنی خۆی ئەیانی وێنەگرتن مەجموعەیەک دەڵێ ئێستا من مامۆستام هەبووە ڕسمی نەکردووە بەس ئێمە ڕسممان گرتووە خۆی ئەوەیان بەڵام ئێمە داوەت بووە زۆربەی ئەم وێنانەی تۆ لە کولی ئاداب ژیراوە نەک لە کولیەکەی خۆت بەد یەک ڕسممان نەگرتووە ئەمە شەر وێنەیەکی ئەو ساڵانەیە ئەوەش خۆشەویستین ڕەفیقەکانم بوون ئەمەش ڕەفیقی ئەوان بوو مەڵێ ئەم دوانە چێن لەگەڵ تەمامەستا ئەم وێنەی دیارە 71 میهرەجانی کولی ئاداب ئەوەش میهرەجانی کولی ئاداب ئەوە شوکریە لەوێ وەرگیرا بوو ڕەفیقەکەم ئەمەشیان ڕەفیقی ئەو بوو کچێکی کەرکوچی بوو ئەمە ئەو شکرەکانەیە کە هەر لە قەڵات جێژ بێکەوە بوون بێک شۆ چوونە بەغدا بەڵێ دوای من ساڵێک ئەو دەرنەچوو بوو ساڵێک دوای من دەستەکان ئەمەش هەر لە ماڵەوە گرتمان کە ژوورمان گر بوو ئەمە ئەم چوارە بێکەوە لە ژوورەکەتان خوێن من مەحمووی برام لەگەڵ بوو ئەوانش دوو خوشک بوون لەگەڵ سعدی خان ئەو لێرین ئێستاوە کچی ئەوە
واد نزیک بووینەوە دای بە کوڕی براکەم دکتۆر کەڵات زێبەر ئەمانە ڕەفیق بووین ئەوان ژوورێکیان دوژبر بوون منی ژوورێک من و مەحمووی برام بووین کاتە ئەمە ژوێنەیەکی ترە دیارەیەک لە بۆنەکان هەر لەو ساڵەیە یەکێک لە بۆنەکانی کولی ئاداب کولی ئادابە ڕاستە تۆ بەشداری تەکرد لەگەڵیانە دیارە ئەمە شەر کولی ئادابە داوەتیان دەکردم ڕەفیقەکانم لەوێ بوون 1970 ئەوە بەجلی کوردیەوە چوون بەرجلی کوردیەوە ئەویان جلی کوردیم لەبەرە ڕاست دەستەکانە خۆش بێ ساڵانێکی خۆش بوو ساڵانە لە بەغدا دیارە ئەمەش هەر حەفلەی ئەوان بوو داوەت بووین ڕاستە دیارە چونکە ڕەفیقەکانم ئەڵماس و شکرێ لەوێ بوون ئەڵماس لە ژوورێک بەیەکەوە تەنیشێک بووین لەگەڵ خوشکەکانی ئەو ساڵانە بە تایبەتی لە دوای بەیاننامەی 11,000 و لە دوای 1970 تر بەغا کرانەوەیەکی زیاتری تیاوە بۆ کوردیش خۆشتر بۆ ساڵانە زۆر خۆش بوو کورد حڕیەتی ئاهەنگ و میهرەجان و شتی زۆرە کارزان کۆکان ئەمە ژوێنەیە کە دیارە کە خۆت باست کرد بە ئەمە لە سی کولێ بووم گرتومە بەم ستایلەوە کە بە ستایلی ئاوە چوین بۆ مەکتەب ئەوە ستایلی مەکتەب جامیعەکەمان بوو زۆر ڕاستە لە 1972 بۆ 73 لە 71 بۆ 72 تەخەڕوج کرد لە 72 بۆ 73 لە قەڵازێن ناڵم بە محازیرە بووم یعنی هەروە بە خۆبەخش دوای حساب کرا لە 74 تەعین بووم ناڵم بە تەنیا تەعینات نەبوو دواتری لەسەر ئەو قۆناغا ئەمە وێنەیەکی ئەمە کەی تەخەڕوج ئەو ڕۆژێکە تەخەڕوج کردووە بەڵێ ئێوە وێنەتان ناگر بەستۆ نا من هەمووش ئەوەی کە من و نەجاتیش ئەو خۆم کوتم با بچین بیگرین حەز دەکەم ئەو زیکراتانە بمێنێ هەمووی ئەرشیف کردووە دیارە تا ئێستا ماوەتە دەستەکان خۆش حەز دەکەم لە دوای ئەوەی کە لە زانکۆ تەواوەکەی ئەگەڕێتەوە بۆ قەڵاتزێ بەڵام تاعین نابی یەکسەر دانامەزرەی بەهۆی خۆماڵیکردنی نەوت و بۆچی ینی ئەو ساڵانە تاعینات نەبوو کوڕەکانیان دەکرد بە عسکەر هەتا بیرمە مەجموعەیەک مامەسای ابتیدایی بوو معاش عسکەریان ساڵێک دانێ 2 دینارونی بوو نازام چەند بوو یەکێک لەوانە سپاتمە بوو دوایی بۆیان چاکردن ئەوینی حیزبی بەعز بوو هەتا و ساڵنووی تاعینەبی تۆ چیت کرد وەکو خۆبەخش لەکوێ هەر لە قەڵاتزێن ناڵم کوتمان متەوەسێکی بچکۆلەما کردەوە کوتم من ئامادەم هەموو 2 شوعبە بوو کچان کەم بوو 2 شوعبەکە من دین و ماڵداری و تاریخ و جوگرافیە و پەروەردەی نیشتیمانی پێدەکوتن ئەو خوشکەشم زۆر زیرەک بوو کە مەعادی تاویش بە محازەرات علمیەکانی دەکتەوە مامۆستا عەبدوڵڵای فیزیاش فیزیا هات فیزیای بۆ کوتینەوە ئەو ساڵە هات دوای ئەوە کە من هاتمەوە قەڵاتزێ بڵین ئەو 2 ساڵە تەواو بوو هاتمە سلێمانی و بەرمدیرە ڕۆیشتمەوە کچان هەرکەم بوو لەبەرەوە هەستاین کوڕمان وەرگرت تێکەڵ بوو من مەکتەبەکەم تێکەڵ بوو مثلا لە 6/3/1974 بە ڕسمی دامەزرای چیتە بەغاو لەوێ بە تەنیا ئەمرم بۆ دەرچوو وەزیر بەڵێ وەزیری تەربیە خواعافی کە دکتۆر ئەحمەد عەبدولسەتار جەواری بوو چون مقابلەم کردم من لە قەڵاتزێ کەس نییە بەس تەنیا من دەرچووم و حاڵەوە کوتی زۆر بەخێر بێی سەرچاو بانجی معامونەکەی خۆی کرد مدیر عامەکە ناوی حاجی خەمیز بوو وەکتی جەنابی وەزیر ئەو کچە شمولی ناکات چون کاتی ئەوە دەتوانێت مامۆستای عەرەب زۆرە بچێ دەرسەکان بڵێتەوە ئەوە من لەسەر مەسئولێتی خۆم ئەمری بۆ دەرکردم هەتا لەسەر ئەمرەکە ئاوا هینێکی سەهمێکی کرد تیبا قەڵعەدزتی بۆ لێرە دادنێنێ مادام تۆ ئەوەندە ئازای هاتووی بۆ ئێرە تم نادەمێ خزمەتی قەڵاتزێ بکەم یەکسەر قەڵعەدزەیەکی بۆ لەسەر نووسیم ڕۆژگەڕامەوە بەیانی هاتمەوە ئەمری بۆ دەرکردم مامۆستا سامی بەڕەحمەت بێ سامی حسێن نازم کوتی تۆ بەرەکەتی بۆ قەڵاتزێ کە چوومەوە مانجێک معاشم وەرنەگەر قەسری قەڵاتزێ کرا مامۆستا بووم 1 مانگ لەوێ کە تەنسیبیان کردم لێرە بەس کە گەڕامەوە بۆ قەڵاتزێ بە ئەمری ئیداری ساڵێک تەنسیب بووی لێرە هایتە ژین ساڵی یعنی ئەو 3 مانگەی 74 دوای مانگی 3 لێرە بووم ساڵی دوایش قەڵاتزی ئاوادان نەکرایەوە ئەنجا لە 75 کە ئاوادان کراوە یەکسەر ئەمری ئیداری بۆ دەرکردم تۆ خۆت بەتەنیا هاتی بۆ سلێمانی تەمەنەوە کاتە هاوسەرگیری نەکردەوە بەتەنیا هاوسەرگیریم نەکرد بوو ماڵی باوکم ڕۆژبوون بۆ ئێران برایەکەم هاتەوە ناوی دڵشادەوەش لە ساڵە هەولێرە تەقاعود بووە بەڕەحمەتی باوکم کوتی با ئەو بێ لە لات بێ ژوورم گرت ژوورێکم گرت ساڵێک و 4 مانگ زگورتی بووم دوای کە ڕۆژمەوە لە متەوەسەی ژین بووی لە متەوەسەی ژین بووم هەر دراوسیەوە لە سابووکەران ژوورێکم گرت بوو
دواتر ئەگەڕێتەوە بە بۆک و بەڕێوەبەر بۆ قەڵات بۆ بەڕێوەبەر و کە چوومەوە تەلەبە هەر زۆر نەبوو مەکتەبی کوڕان زۆر بوو 4-5 شوعبەی کوڕم وەرگرت ستا زۆربەی کوڕان لەسا دکتۆر برایم و دکتۆر عەبدوڕەحمانی مدیری چاو ئەوانە هەموو تەلەبەی خۆم بوون ئەو ساڵانە لە قەڵات زیاتر قوتابخانە خۆی براکانیان تقریبن 3-4 شوعبە کوڕم وەرگرت براکانی خۆم براکانی نەجات ئەوانەی وردەکان هەمویان 4-5 لای من بووە هەمویان هەتا دەگەیشتە سێم تەوەسە کە گەورە دەبوون نەقلم دەکردنەوە ڕازی نەدەبووم تا سێ لای من دەبوون لە 80 بۆ 81 جارێکی تر یەکتەوە سلێمانی بەڵێ ساڵە کاتینەوە لەبەر زروفێکی تایبەتی زروفێکی تایبەتان هەبوو دیارە بۆی زروفی سیاسی و بەعس و بەڵام هەر دیسان لە سلێمانی ئیدارە ناکەن ساڵێکە گەڕێنەوە بۆ لەبەر منداڵەکانی دارەمان نەکرد چکار ڕاستی لای ماڵی خەزورم بوو لێرەش لە حەزانە کوڕ نەخۆش کەوت دۆستی ناچار بووین بڕۆینەوە لێوێ ماڵی باوکم دوانیان بۆ بەخێو کردوم و خەسوومێکی حەزانە نەبوو کۆمەڵە گوێنەی ئەو ساڵانم لەلایە کە مامۆستا بووی لە قەڵاتجێ دیارە لە قۆناغی جیاواز وێنەکان گیراوە ئەمە یەکێکە لە بۆنانەی کە لە قەڵاتجێ گیراوە بەڵێ ئەمە چ بۆنەیە کە مامۆستا ڕۆژی دووشەمەیەکی سێ ئەوە جەژنی مامۆستایان بووە ئەمە شەروێنەی تری مامۆستایانی ئەو ساڵانەیە لە خەڵات ئەوە شەر مامۆستاکانن ئەوە عەسەرەکانی دەڕۆشتین بۆ پیاسە دوای دەوام ئەمە دیارە تۆ خەڵکی قەڵات جێبی ئەوانی تر خەڵکی شۆ بوون زیاتر زۆر لە مووسڵەوە لە بەغاوە لە بەسرەوە زۆربەیان بەسراوی بوون ئەخر چۆن لێوانیانەوە تۆ مامۆستای ئینگلیزی و عەرەبی هەمووی عەرەب بوو ئینگلیزی و عەرەبی بەس تەنیا دەرسەکانی کە هی خەڵکی سلێمانی بوو کەرکووک بوو بەغایم هەبوو هەموو عنوانیانم لا ماوە بە زیستا هیچ لەوێ دەرسیانەوە تۆ بەڵێ نانار لێوێ بە ساڵ 2 ساڵ دەبوو لەوێ بان ساڵێک ئەمەژی کە دیارە لە چالاکی یا ئەستیعرازێکی وەرزشی ساڵی 75 ئەوەش قەڵات جێیە ئەوەش قەڵات جێیە ئەوم ئیستیعرازی ڕاضە بۆ هەموو ساڵێ داهاتن جەماعەتی سلێمانی بۆ ئەمە خوێنکارەکانی ئێوە تەلەبەکان بەڵێ بە شەرتێک مامۆستای ڕاضەشمان نەبوو مامۆستای کە پێی دەکتن زۆر ڕاست ئەمەش وێنەیەکە بەس نازانم ئەمە چ مەرحەلەیەکە لە بەغدا ئەو برایم کە چووم دوای قەسبەکە ئەمە ڕەفیقێتی ناوی عەلیە ئەو عومەری برامە لە ئەبوغرێب بوون ئەوەش منم لەگەڵیان ئەو بەغدایە ئەو بەغایە ئەمە دوای کە زانکۆ تەواوکە جارێک تر بەڵێ ئەوستا شوم نەکرد بوو بەڵێ ڕاست ئەمە شەر وێنەیەکی ترە لە 78 گیراوە دیارە ئەمە شەر لە عینی مناسبەیە کۆمەڵێک مامۆستای ئەو ساڵانەیە بەڵێ کەسیانە بیر ماوە بەڵێ ئەوە سەد لوتفێ ئەمری خوای کرد ئەوە منم ئەوە یۆنیە و ئەمە نورەیە ئەوەی ئەو سەریان ئەمەشان سچی من جافە لێرەیە ئێستا دایکی هەڵگورت دکتۆر هەڵگورت دکتۆر هەڵگورتی خۆمانەوەی لە بەرنامەکەی هەیە ئەوەی دایکی ئەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ هێتمەندرێژەکەوین ئەمە ژوێنەیەکە دیارە بێکۆ ئەمە شەرعینی شت ئەو عەسرانەکانی کە لە مەکتەب تەواو دەبووین بەهاران دەچوین بە شوێنی خۆشە بوو لە قەڵازێ بۆ خۆمان لێ بەیەکەوە ڕسممان دیارە زۆر گەڕاون ڕسمی سەیران و گەڕان و ئەم شتانەی زۆرتیایە زۆرمانەیە ئەلبومەکان پڕە ئەمە ژەروێنەیەکی ترە لەو ساڵانە لە چنارۆکە ئەوە لە چنارۆکە هەر بۆ سەفرەی مەدرەسی بوو چوین تەلەبەشمان لەگەڵ بوو مامۆستاکانیش بوو مامۆستا کوڕ و کچ بێکەوە بە یەک سەفەرمان دەکرد کچەکان هاتن لەگەڵتان تەلەبەی گەورەکان تەلەبەی وردم نەدەوێران بەرم زۆر ڕاست ئەمە ژوێنەیەکی 1970 ئەمەش لە سەیران بووین ئەمە سیمان جافە ئەوەی لای تۆ لای چەپ ئەوەیان منم ئەمەشیان هەر کچی مام سەعیدە لەسەر جۆلانەکەی لەسەر جۆلانەکەیە دەستەکان بیرما و عیلاقاتمان هەیە تا ئێستا ڕاستە ئەمە ژوێنەیەکی ئەسعرازی ڕازی ساڵی 70 ئەوەش بەڵێ ئەوە هەموو کوڕەکان ئەوانە تەلەبەکان کوڕەکانن بەڵێ ئەمەش مامۆستاکانن لە پێشەوە دانیشتونجا بەعسییان زۆر جوان دەرنەچوە ڕسمی جوانمانە بوو نازانم لە شێفەکە ورم نەگرتەوە ئەمەش وێنێشی تەلەبەکانی ئەو ساڵانن ئەوەش تەلەبە و 3-4 مامۆستان بەڕەحمەت بێ جەمیلە نەماوە توانیتانە بەڕاستی ینی ئەو ساڵانە ئەو قوتابخانە کچانە بکەنەوە و کچانێکی زۆر بە وێنەکانە دیارە هاتون بۆ مەکتەبیانی ئەو سەردەمەنەوە کە تۆ بەتەنیا ئێستا کچە ئاغاکان جاران مەسەر لەگەڵ کوڕانبانیان دەخوێن لە حەشاعیریەکان بەس کە من مەکتەبی متەوەسم کردەوە تقریبا هەموویان مەکتەبیان تەواو کرد شۆڕشێک بوو بەڕاستی لێگە و هەموو کچە هاتنە قوتابخانە لەوێ لە زمانێک ئێمە ئەوەیە لە سەیران بووین هەموو جەماعەتی تەلەبەکانش ئەوەش خوشکەکەمە بردومان بۆ شێخ فەرخ و شێخ ڕیشوان و دوو سیارەی چوو کەم بوو 2 شعبە 3 شعبە بۆ وەختە
وەختە تاین نەبووبووم بەڵێ دەستەکانە خۆش ئەمە ژوێنەیەکی تری هەڵپەرچەیە دیارە جەژنی مامۆستایانە ئەمە جەژنی مامۆستایانە ناکڕ کشتێکەڵ بوو بەڵێ هەموو بەیەکەوە هەڵەپەڕن بەڵێ دیارە مناسبە زۆرە وێنەکان مناسبەمان زۆر هەیە بوو ڕاستە دەستەکان خۆش بێ وێنەی سەیران و ئستعرازی ڕاضی و بەڕاستی توانیتانە ئەو ساڵانە لەوێ لەو ناوەندی ئەو نەشاطی لەوێ هەبوو ئەستانیانە بەڵێ بەتاکی چالاکی زۆر مهمیان هەبوو هاتوونەتە بەرخوێندە کاڵ تەمسیلیات و ینی گۆرانی کوتن و شایی و هەڵپەرچە و من خۆشم هەر تاکو یەکیم تەوەستا لە نەورۆزەکاندا هەرداخڵ بووم کەم باوکم تەرجیعی دەکردم بە ڕەحمەت بێت چەند متەدەینیش بوو کە ئێستا لەوانەیە ئەوە قبوڵ نەکەن ئەو وەختە ئێمەوا بووین زۆر ڕاستە دەستەکانی خۆش بە دیارە لە 1985 تۆ یەکتە سلێمانی بە یەکجاری و لێرە ئەبی بە بەڕێوەبەری دواناوەندی بناری کچان ئەو قۆناغە و قۆناغی هاوسەرگیری ئەوانە دواتر بێکەوە باسەکەین وچانێکی کورد وەرەگری خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ مامۆستا خوند شەفەقی ڕەسوڵ بەردەوام ببین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێ بێ و لە بەرنامەی وێنەگرافیۆ لەگەڵ مامۆستا خوند شەفەقی ڕەسوڵ بەردەوامین لەگەڵتان. مامۆستا ئێستا هاتوونێتە ئەو ژوورەی کە کتێبخانەکەی ئێوەی لێ لە ماڵەوە دیارە ئەم کتێبانە زیاتر هیچێن لێرەوە تۆ زیاتر چیە خوێنی تۆ لە سەرەتەوە باسی وتر کە زیاتر بە خوێندنەوە خەریکی ڕۆژان هەموو نەوعێکی تێدایە کۆمەڵایەتی بعضێ چیرۆک و ڕۆمان و کتێبی دی ئاینی پزیشکی زۆر تێدایە بەڵێ هی تەبخ و چێشت وشتی لە ناویدا هەیە یعنی لە هەموو نەوعەکان تێکەڵاوەندی کە بتوانین زۆر ڕاستە هی مامۆستا نەجاتی شتیایە تەبعانەوە هەر خەریکی شتەکانی ڕاضیاتە لەو هینەدایی ئەو بە زۆری ئێستاش کتێب خزمەتێکی گەورەی کردو دەستەکانە خۆش بێت تۆ باسی ئەومان کرد کە لە قەڵازە لە 85 ئەگەڕێنەوە بۆ سلێمانی باڵێن یادێن بۆ سلێمانی ئیتر ناگەڕێنەوە بۆ قەڵاتزیەوە تۆ بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ بەڕێوەبەری دواناوەندی بناری کچان بوویت لێرە کێکێک بوو لە دواناوەندی دیارەکان ئەو ساڵانە و جەنابەت خزمەتێکی گەورەت کردووە لەو ئامادەیە خۆت ئەوێت هەڵبژاردیان چۆن چوویتە بنار جەماکە لە قەڵازێ نەقڵ بوون نەجاتیان هێشتەوە نەقلیان نەکرد بۆی کە من لێرە ئەو مەکتەبە وەربگرم مەرجە نەقلیان کرد بۆی کە مەکتە گەڕێکێکی شعبی و کۆمەڵایەتی و تێکەڵا و زۆر قەرەباڵغا طبعاً زۆربەی ئەی ئەتراف بوون گەڕێکی ئازادی بەڵام بەڕاستی ئەو 20 ساڵەی لێوێ بووم وابزانم مشکلەیەکم نەبووە لەگەڵ یان کێشەیەکم نەبووە یعنی زۆر ئیستراحەت بووم زۆر بەڕێز بوون خوێندکارەکانم تا ئێستاش هەمویان بە وەفا و خۆشەویستن دایک و باوکیان هەتا کە من کە چوون بۆ ئیشراف باوەڕتان بێت تقریبەن 3-4 جەژن ریسپی گەڕکاتەوە بۆ ناو بۆ جەژنە پیرۆزە و تا ئێستاش یعنی پەیوەندیم لەگەڵیان هەیە هەر لەو بینایە بوون کە لەسەر ئەو بینایە بوو بەڵێ بەڵام دوای ئەوە کە مەکتەبێکی تازەیان بۆ بنار دروست کرد بناریان گواستەوە هەر لە گۆیژەیە لەو گەڕەکە ئەمە بوو بە خەرمانان مەکتەبی خەرمانان بەڵێ خەرمانین تێداد لەوەش دوای زناریان کە هاتە ناویەوە سدبلچان هەم مدیرە ئێوێش بوو مەجموعەیەکی ئەو وەختە زۆر نەبوو ساڵێک سەرپەرشتیم کردوون هی بنار بەڵام لە ئاخیرن کە کوتیان بەبیان و ئەوەی کوتیان تەلەبە کەم بۆتەوە و هەموو چۆتە خەرمانان و لەبەرەوە مەکتەبەکەیان تقریبا نەهێشت مامۆستاکان ئێستا هەر زنارە سدبلکان لە دوای من بیناکەشیان گوازراوە سدبلچیان زۆر جوان بینایەکی زۆر تازە ئێمە بیناکەمان بێکەڵک بوو قوتابخانەکە سیستەمەکەشی گۆڕاوە کردیان بە ئینگلیزی و هەموو شتێک گۆڕاوە بەڵێ دەستەکانی خۆش بە دیارە ساڵانێکی زۆر لەو قوتابخانەیە تۆ خزمەتێک کردووە کۆمەڵی وێنەی و ساڵانم لەلایەکە لە بنار بوویت خوێندکارەکانە دە مامۆستایانێکە ئەو ساڵانە لەگەڵت بوون ئەمە وێنەیەکی توێ لەسەر بەڵێ ئەمە ئیشیدارە قەرەباڵغ 1950 تەلەبە مەبوو 1950 بەڵێ لە ئەوەڵی ناتەبان لە ناوەڕاستی دوایی ئینتیفاضەکە لە ئەوەڵەوە تەلەبەوە زۆر نەبوو بەڵێ دوایی نەوەتەکان زۆر بوو کە ڕاپەڕینەکەش بوو تاڵانیان کرد مەکتەبەکە وێران بوو هەر هیچیان تێدا نێش هەتا ڕەخلە و تانکی سەربانیشان لێ تاڵان کردین دوای نوێمان کردەوە بە هەروە بە 1000 حاڵ دروستمان کردەوە
دوای کە ڕۆژی چەند مامەسا خەسرە وەزیر بوو هات سەیری کە شعبەکان قەرەباڵغە و من زۆری لاکەم تی پێم خۆشە ناوەندێکی لێ جیاکەوە بۆ خۆت بەڕێوەبەر و یاری لەدەر و مامۆستا و هەموو کارگوزاریان بۆ دانێ و تۆزێکی سوک بێ وا بوو ناوەندی مەهاباتم جیا کردەوە سچی من لەگەڵ سدولبەر ئەو معاونە بوو سدولبەری شاڵیش بە بەڕێوەبەر خۆم هەموویم دانا ئەوژی مزای کرد ڕاست ینی ناوەندی مەهابات لە بنار جامان کردەوە ئەنجا 1500 تەلەبەم مابوو کە تەسلیمی سربلچانم کردووە 1550 تەلەبە بوو ڕاست دەستەکان خۆش بێ دیارە کارگێڕی قوتابخانەی وا گەورە زۆر زەحمەت ئەمە ژوێنەی یەکێک لە بۆنەکانە ئەمەش بۆنەیەک بوو دیارەمان کۆمەڵێک مامۆستا دەگەڵای چێن بەڵاوانە تەلەب ئەوە معاونەکەمەوەی تەنیشتم ئەوەشیان هینی وەشەکە بوو جا دوایی وەشەمان هەبوو ئێمە تەقریبی 20 منتەسیبی تێدا بوو 100 کەس لەسەر قایمەی مەعاش بوو لە مەکتەبی ئێمە لە بنار یعنی ئەوەندە زۆر بووین بەس ساڵان وەرشە هەبوو لە قوتابخانەکانە بەس لەم ئاخیرەیە نەما بەدا نەما مەکتەبەکە یانی نەهێشت کاتی ڕاپەڕینەکە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنەی تۆیە لەگەڵ کۆمەڵێک لەو ئەوە هەمووی کارگوزارەکانە کارگوزارەکە بەڵێ دووسێکیان نەماوە خۆ عەفویان کە کارگوزارە زۆر بوو دیارە زۆر فریانە دەکەوتن مەکتەبەکە گەورە بەڵێ 3 قات بوو یعنی گەورەترین مەکتەب بوو ئەوەی ئێمەوش مەکتەبی شیرین و لەگەڵ کاژاو ئەوانە دروست کرابوو نەمووی بە ساقەتیش تەبعاً وەختی خۆی زەمانی حکومەت وێنەی خوێندکارەکانە لە چالاکی ئەمە لە چالاکی وەرزشیەوە دوو مامەستای وەرزشیەکەی و دوانە ڕووخۆش و ڕووپاک لەگەڵێن ئەمە کوێ ساڵی چەند بێ مامۆستاوە نمنووسیوە وڵا تەقریبەن تەسەوڕەکەمە نەوەتەکانە ئەمەش ڕووناکی دکتۆر خێزانی دکتۆر عیزەدینە مەعاونە بوو لەلام لەگەڵیانە دیارە خەڵاتیان وەرگرتووە کاسەکانیان پێ هەموو ساڵێ زۆر زیرەک زۆر باش بوون لە حەزیان لێ بوو زۆر ڕاست ئەمە ژوێنی توێ لەگەڵ کۆمەڵێک لە خوێندکارەکانی دواناوەندی بنار بەڵێ خوێندکارەکانن ناویانم بیر نەماوە ماشەڵڵا زۆرن دیارە خوێندکارە زۆر بۆ ئێستا زۆربەی هەموون بە خەڵکی گەورە لە وڵاتە کەسی دیار بەڕاستی هەمویان بەوەفان هەر لە هەر شوێنێک بیان بینم زۆر لە کوڕەکانی خۆم دڵسۆزترن هەر هەمویان یعنی بەڕاستی گەڕێکێکی زۆر 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 باشن شازن زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە ژەروێنیش توێ لەگەڵ بەڵێ هەر لەگەڵ تەلەبەکانم کۆمەڵێک لە تەلەبەکانی دواناوەندی عەدادیەکەیە بەڵێ ئەم بۆنەیە چێ مامۆستا و ئەمانە چێن لەگەڵ تا ئەوە شەر مامۆستاکان من ئەوە مامۆستای وانە بێژن چکە خۆمان نەبۆش تەلەبە لەگەڵمان بیستیوێکی سێ نەورۆزە زۆر ئەو مامۆستا پیاوە کێ لە پێشەوە دانیشتووە وڵا ئەوە ئێستا مدیری هینە ناوەکەشم خەریکە بیستێتەوە مدیری لە شارباژێر بوو یا لە پێنجون مدیری تەربیەیە لێ یەکێک لەوانە ئەمە ژوێنەی دیارە چوون بۆ سەیران و گەشت ئەمەشی سەیرانەوە مامۆستاکان لەگەڵمەوە ڕاستیشم لەگەڵەوە مامۆستاکانن کامەکە ڕاستیە ئەم چاکەت خەردەلیەکە تازە وەرگیرا بوو لە جامیعە لەگەڵ خۆت بردوودە بۆ سەیران مامۆستاکان بووین تەلەبەنە قەت لەگەڵ تەلەبە نەمێشتوەیەکی چەند بێ خۆ تەبیعیش ئەگەر بشاتنە من تەبیعەتم زۆر خراپ بوو نەمێشتوە قەت بەڵام مامۆستاکان نە ئەمە ژوێنەیەکی توێە بەڵێ ئەوەش ئیدارەکەیە هەموو مامۆستاکانن لەگەڵ من چێن ئەو مامۆستایانە مامۆستا کەسم لەبیر ماوە چۆن لەبیرم نیە ئێستا هینمانەیە گروپم بۆ داناوە یعنی هەتا ئێستا تا ئێستا هەمووی بۆ خۆشی و ناخۆشی بۆ هاتوچۆکردن هەموو مەشاکلیان بەشدارم تا ئێستا ئەوەی کە ما بێت خۆش بە دیارە هەمووتان بێک و زۆر باش هەمویان زۆر خۆشەویست بوون هەمویان دڵسۆزم بوون لەبەرەوە ئێستا و معاونان مێردەکەی جەڵتە لیداوە مەعەدەل دەستم یعنی ئاگاملەیەتی و سەردانی دەکەم بەڕێوەبەر زۆر گرنگە لە خوێندنگە هیچگە لەلایەنە فێرکاریەکە وەکو یەک خێزان بن ئیدارەکە وەکو یەک خێزان بابە نابێت من لەگەڵ هەمویان من بەوەیە کە تەلەبە خۆشی دەوەی پەیوەندیەکەت خۆشە لەگەڵیان ئەمە ژوێنی تۆ کۆمەڵێک لە ئەوە شەر مامۆستاکانن دیارە هەمویانن هەمویان سەوڕەکە ئەمە ساڵی لەم ئەخیرانە بێ نازانم چۆنە نەنووسیوە وەڵڵاهی دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەی تۆ خوێندکارەکانە دیارە مناسبەی نەورۆز و ئەوانەیە بەجلی کوردیەوە هەمووتان لە مەکتەب نەورۆزە هەموو نەورۆز مناسبەمان نەپاڕاندووە هەر کردومانە زۆر ڕاستە ئەمە ژوێنەیەکی ئێوەیە لە سەیران هەمووتان بەیەکەوە دیارە ئەوە شەر مامۆستاکانن ئەوە لە سەیرانی مامۆستا تۆ 20 ساڵ لە بنار بوویت دوای ئەوە
دوای ئەوە چوو بۆ سەرپەرشتیاری کارژێڕی 2005 بەڵێ مانگی دەبوو ئەمرم بۆ دەرچوو بۆ سەرپەرشتیاری بەڕێوەبەرەکانیانی بەستۆ توانی پێشتریش ببی بە سەرپەرشتیاری کارژێڕی بۆچی دڵم نەدەهات تەلبا قەت حەزم نەکردووە مەکتەب بەجێ بێڵمە تا تەقاعود بووم بەڵام بۆ خۆم حەزم لێ نەبوو ئیمتیحانم دابوو کوتیان ئێستا شەواغر نییە یعنی جێگای بەتاڵ نییە بەڵام لەو ئەخیرەدا کە بڵێنەوە 2 ساڵ امتحانم دابوو من نەبووم بە تەنیا مەجموعەیەک بووی ئێستا هەمویان لەگەڵ خۆم تەقاعود بوون بەس دوایی ینی هەروە خۆم بەعزێشتەوە نیە لە پڕ بەدڵت نابێ ڕاست ینی کارژێڕی قوتابخانەیەکی ئاوا زۆر 1500 لەبیت بەلاوە خۆش ببی بە سەرپەرشتیاری کارژێڕی شەیوا بۆ تاکو سەعات 3 شەو منیشی مەکتەبم کردو ئاگام لە کەس مناڵیش نەبووە زۆر ڕاست ئەنجا توانی ساڵانە و داتابەی سوشتەش نەبوو ئاسانکاریی زۆر نەبوو هەمی بەدەست هەمی بەدەست بوو سجلات هەموو شتێک ئاسانکاری هەموو شتەکان بەدەست بوو بەڵێ مامۆستا دیارە ئەگەر قۆناغێک کەمێک بێنە پێشتر تۆ لە 1970 ئەو کاتێکی هێشتا لە قەڵات زێن ژیانی هاوسەری لەگەڵ مامۆستا نەجات عوسمان کە ویژێکێکە لە مامۆستا دیارەکان لە قەڵات زێ ساڵان و دواتریش لە سلێمانی ژیانی هاوسەریتان پێکهێناوە لەگەڵ مامۆستا نەجات چۆن یەکترتان ناسی دراوسی تیمان هەبوو لەگەڵ دایکی و خوشکی و مناڵەکانیان تەلەبەمان بوون بابە ڕەحمەت بێ باک و باکی وەکو هاوڕێوا بوون ناسیاوەتی قەڵازیە بچکۆلە بوو لە مەکتەبیش مامۆسای محازیر بوو لای خۆم من مامۆسای شەشەکان مامۆسای ریاضیات ئەو دەرسەکانی بۆ دەکوتمەوە یعنی ئاوا یەکتریمان ناسی ینی باوکی ئەو ڕەفیقی باوکی تۆ بوو دایکتان ئاینەشت دایکی لە مامۆستا بوو لای تۆ ئەو لە مامۆسای محازیر بوو لای من مامۆسای ریاضیاتمان نەبوو شەشەکان هیچ پەیوەندێکی خۆشەویستن شتێک دروست نەبوو لەمەین ئەی چۆن نانی والله هیچ لە بینمان نەبووە بەخوا هەر مامۆستا بوو لای خۆمە هەموو شرفەکانە بجارکە داهاتن کە دوای شوکردنیشمان زۆر ڕاست ئەمە وێنەیەکی تۆ مامۆستا نەجاتە دیارە ئەو ڕۆژێکە بەڵێ هاوسەرگیریتان کرد وێنەیەکی جوانە تا ئێستاش پاراستانە بە ستایلی مامۆستا بە ستایلی چاکەت و پانتۆڵی ئەو ساڵانە ڕەفیق لێرە گرتمان بەڵێ ئەمە لە سلێمانی گرتوتە وێنەیەکی زۆر جوانە دیارە ئەمە 1970 دەستەکان خۆش بێ وێنەیەکی ئەو ساڵانەمان هەیە ڕۆژی ئەمە ڕۆژی ئەوانە چێن ماڵی خۆمانە ماڵی خۆتانە لە قەڵات وەکو ئێستا نەبوو خۆ ئێمە هەر پێشمان عید بۆ حەفلە و قەرەباڵگی ئەمانە بەزەشتێکی پشکۆلەتان بۆ کردو لە ماڵەوە هیچ نەبوو هەروە لە ماڵی خۆمان جا ئەو خۆزمەکانی بان کردبوو منیش 4-5 ماڵی خزممان و هیچ هەرەوەندە زۆر ڕاست ئەمە شەر وێنەیەکی ئەو ڕۆژەیە دیارە بەڵێ هەر عینی ڕۆژە هەر عینی ڕۆژە بەڵێ ئێوە لە گەڵ مامۆستا نەجات دیارە ساڵانێکی زۆرە بێکەوەن تەمەندرێژ من خێزانێکی بەختەوە سێ کورتان هەیە سێ کورمان هەیە ڕاستی و ڕەوەس کە کاکە ڕاستی و کاکە دۆستی هەردووشیان پزیشکن کاکە ڕۆزیش ئەندازیارە بەڵێ خوێندنیان تاو کردو و هەرێکیان لە پێگە و لە شوێنی خۆیانە کەسی دیارن و خزمەتەکەن سەرکەوتوو بن خی گەورە ئێوەیان بۆ بهێڵێ ئەمە وێنەیەکی مامۆستایە دیارە کاکە ڕاستی لە هەمیان گەورەترن دواتر دوای ئەو دۆستیە ئەمە ژوێنێکی هەرسێکیانە ئەمە هەرسێکیانە بەڵێ کە بە مناڵی گرتویانەوە قەڵات زێتە سەوڕ هەرسێکیان لە قەڵات زێ لە دایک بوون هەرسێکیان لەوێ بوون ڕاست دەستەکان خۆش بێ ئەمەش دوانیانە بەجلی کوردی ئەمە ڕاستی و دۆستیە دەیەکی جوانە بەڕاستی ئەو ساڵانە تەمەەن ملیوانی کراسەکانیشان هەروەکو گەورەکان ئەو ستایلە کردو ڕاکچۆغی هینم بۆ کردبوون ڕاستە زۆر جوانە ئەمەش وێنی دوانیانە بە مناڵی ڕاستی و دۆستیە تەمەندرێژ منیشەڵا ئەمەش وێنەیەکە دیارە وێنی ئێستاشیان هەیە پێم خۆش هەندێک لە وێنانە پیشان بین دکتۆر ڕاستی تاوان هەمویان خێزانیان پێکەوە هاوسەریان پێکەوە لەگەڵ ئێوە ناژین هەر کەسە لە ماڵی خۆیەتی ڕاستە تەمەندرێژ منیشەڵا دکتۆر ڕاستی ئێستا دکتۆری دانە پێما بێت لەکوێیە ئێستا خۆی لە داوامی حکومیەکەی لە هێنە پیرەمێردە ئێوارانیش لە ئیم ساڵاوە لە مانجیەکەوە سنتەریان کردوتەوە لە ئەنوەر شێخە سنتەری دان ئێمە وێنەیەکی دکتۆر ڕاستیە لەگەڵ کۆمەڵێک لە کەساتیەکان بەڵێ ئەوە کە ئیفتتاحی سنتەرەکەیان کرد دکتۆر شێخەوش
محافظة ئەمەش ئەوە وێنێکی دۆستیە، دکتۆر بەڵێ. دۆستیە وێنێکی نوێیەتی بەڵێ ئەمەش وێنێکی کاکە ئەوە ڕەوەزە پێماوێ لەگەڵ ڕەوەزە خێزانەکەی خێزانەکەیتی لێرە بسە چەند نەوەتان هەیە مامۆستا؟ یەکی دوو منداڵیان هەیە یەکی دوانیان هەیە یەکیان دوو کوڕی هەیە ویکانیشێکی کوڕ کچێک تەمەند درێژ بنی شەڵامە دوان لە نەوەکانتن بەڵێ ئەوە دوو کچە ئەو دوو کچەم هەیە بەڵێ ئەوەی ڕاستی ئەمەشی ڕەوەزە دیارە خۆتان کشتانی بەس ئەم دوانە زۆر جێگەیان بۆ باش، گرتووە زۆر، یەن بۆلات معدەلی ساعوڵێ ناڕۆنەوە تەمەند درێژ ئەمەش دوایین تریانە ئەمە هی دیارە ڕاستی و کوڕەکەی و ڕاستی و کچەکەیەتی بەڵێ تەمەند درێژ ئەمەش ئەمەش لە کۆریا ئەو ساڵ دەورەیە چێ بۆ ڕاستی ئەو بەڵێ وێنەی کاکە ڕاستی ئەمەش مامۆستا نەجاتە و من جەنابتی نەجاتین ئەمە لە تورکیەکەیە ماشەڵڵا یەکەمە ئەو کوڕی ئێستا کوڕی کامیانە ئەوە؟ کوڕی ڕاستیە بەڵێ بەڵێ. ئەوە خۆشەویستە لە هەمویان خۆشەویسترە هەمیان خۆشەویستن کوڕیوان دیارە هەمویان بەس ئەوە لەوە دانیە ڕاستە. لای خۆم لە دایک بوون دەستەکانە خۆش بێ ئەمەش وێنێکی تۆیە ئەمە لە سەفەری حەجی حەجەکە بووم کردووە. بەڵێ ئەوە لە تەیارەکەدا بووین ساڵی شەڵافای 2005 گەورە قبوڵی کرد بێ ئینشەڵڵا. دیارە وێنەکان زۆرن زۆرن. ئەمەش وێنەی هەمویانە دیارەکە بەڵێ ئەمەی تەخەڕوجەکە تەخەڕوجیان کردە دوانیان لە کۆلێژی پزیشکی ئەمیشان ددان لە هەندەسە ئەش لە ئەندازیاری بەڕاستی مەش سەرکەوتون منداڵی هەرسێ ئەمەش مناڵی هەرسێکیانە بەڵێ. پێکەوە بەڵێ تەمەندرێژ من شەڵافای گەورە بۆ بەڵێ. ئێوەیان بێڵێ بۆ مناڵەکانیان بێڵێ ئەمەش شوێنەیە کە با کەس گلەیمان لێ نەکە ئەوانەی کە وێنەکانیمان پیشان نەیاون لە خێزانێکە وێنێکی خێزانی بەڵێ پێمان بە زۆرینەی کە بەڵێ، سوکاری هەمویانی گەورەتیایە تێدا، ئەمە زۆر ئاهەنگی کامیانن ئەمە هی ڕەوەزە لە هەولێر بۆم کردی نیشانەکەی بوو بڵێ وێنەیەکە هەمویانی تایە هەمویان تێدا تەمەندرێژ منیشەڵە هەراوە لەگەڵێەوە، بە خۆشی لەگەڵێەوە، کۆ ببنەوە ئینشەڵڵا، ئینشەڵڵا. خێزانێکی بەختەوەرتان هەبێت الحەمدولله پێم خۆشە بێکەوە بچینە خوارەوە کاسەیەک بکەین هەوای کەڵمژین و باسی ئەزمموی تۆ بکەین ئەو ساڵانێکەوەی بەسەر پەرشتیاری کارژیان باش فەرم مامۆ ساعتونە تێیشێک لە باخەکانی لای ماڵ خۆتان باخی خۆشە بەڕاستی بچینە ئەو قۆناغی کە جەنابەت لە دوای قوتاب لە دوای دواناوەندی بنار بەڵێ بڕیاری ببی بە سەرپەرشتیاری کارژێڕی چۆن بووی بە سەرپەرشتیاری کارژێڕیوە یەکەم جار لەکوێ سەرپەرشتیاری دەکرد وەڵام من لە ساڵی 2005 پێش 2 ساڵ تاقیکردنەوەیشان کردین مەڵێ بۆ سەرپەرشتیاری تاقیکردنەوەمان کرد و وازمان لێهێنا دوای 2 ساڵ داوام کرد لە مامۆستا شێخ حوسێن بۆی کە بووم بە سەرپەرشتیاری ئیداری چکار من تقریبی 30 ساڵی ڕێک مدیرە بووم بەڕێوەبەر بووم 30 ساڵ ئەوش زۆری پێخۆش بوو ڕەزامەندی دەربڕی لە سلێمانی دانرام بەڵام مەکتەبەکانی چەند ساڵێک بانزیە 2 ساڵ بازیانم وەرگرت 2 ساڵ قەراغم وەرگرتووە ئەو ساڵانە بڵین پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا نەبوو نەبوو دوای ئەمە دەستی پێکرد بەری قەراغ بەری ئەنجا ناوشار هەموو ناوشارەکان مەکتەب بە تایبەتی زۆربەی مەکتەبی ئێوارانم وەردەگری کچان حەزم دەکرد بۆی تۆزی ڕێنمایان بکەم واز لە خوێندن نەهێن و هەموو ساڵی تقریبەن مەجموعەیەکی باش مەکتەبم هەبوو زۆر ڕاستە دەستەکانی خۆش بە دیارە پێما بێ 8 ساڵ سەرپەرشتیار 8 ساڵی تەواو بەڵێ دواتر لە 2016 2013 خانە نشین بووم بەڵێ بەڵێ دەستەکانی خۆش بێ ئەمە وێنەیەکی پێما بێ زۆرینەی مشتیکەکانی سلێمانی تیا هەموو سەرپەرشتیارەکان کوتیان بچین لە پارچی ئازادی وێنەیەک بگرین بۆ یادگار ئەمە یە ئەو وەختەیە وێنەیەکی زۆر جوانە زۆر جوانە گەورەشمان مامۆسای خۆشەویستی منی هەمووشمان گەورەمان کردووە زۆر لە ماڵەوە دامان ناوە تەبەن درێژ بن دیارە ئەوانش ڕۆحیان شاد بێ کە کۆچیان کردووە مامۆستا ئایاری تایە مامۆستا سەراب بەڵێ ڕاست مامۆستا نەرمین ڕۆحیان شاد بێ ئامین جێگا دەستیان دیارە کۆمەڵێک سەرپەرشتیاری ئازیز و خۆشەویستن ئەمەش وێنەی جەنابتە لەگەڵ هەندێک لە سەرپەرشتیارەکانی تر ئەوەش بۆ چ بووین بۆ دوکان وابزانم بەڵێەوە دوکانە لە دوکان بووین سەیرانێکمان کرد لەوێش وێنەمان کرد چێن ئەمانە مامۆستا ئەمانە ئەمە سەدشیلانە ئێستا لە ئیشرافە ئەمە سدچیمەنە پارتەقاعد بوو کە ئەمەیان بەڵێ سد بشرایە ئەمەشی جوانە بەڕاستی جوانە ئەم وێنەیە دیارە وێنەیەکی زۆر جوانە مامۆستا شێخ حوسێن کە ئەو کاتە بەڕێبەری پەروەردە بووە مامۆستا کاوەس و جەنابەت و مامۆستا شەماڵی تایە ئەوە من سەرپەرشتیاری مەکتەبی دواناوەندی ژینی کچان بووم بڵێ
مامۆستا کاوز ئەوەختە یعنی لە یەکەی سەرپەرشتیاری ئەو سەرۆکمان بوو کاکشە حسێنیش هاتبوو مامۆستا شەماڵش مشتیفی بیرکاریان بوو افتتاحمان کرد وێنەیەکی جوانە ڕێز و خۆش زۆر جوانە بۆ هەمویان لە شان ساڵ زۆر خزمەتیان کردو لە ئینشەڵڵا تەمەنیان درێژ بێ تەندروستی مامۆستا کاوز بار ئامین نەخۆش دەستەکانە خۆش بێ ئەمەش وێنەیەکی تۆ کۆمەڵێک سەرپەرشتایترن و شوقیەخانی تایە بەڵێ ئەمەش هەر لە سەیرانێکی کە بووین بەیەکەوە چوین ئەوەش هەر دوکانی وابزان پشتەوەیە دوکانێک بۆ بنەوە سەیرانتان زۆر بۆ دیارە پێما بێ ئەوەختە بەڵام ئێستا زۆر کەمە ئەوانیش مەشغوڵ و هەرێکە ئێستا مەشغوڵی ماڵ و مناڵی خۆیتی بەڵام هەموو ساڵێ لە بەینماندا هەیە کە یەکێکشمان هەر یەکێک تەقاعود بێ هەمومان کۆ دەبینەوە هەدەی بۆ دەکەین ئەمە جەنابەت و سد نازەنین و ئەمە سد نازەنین و سد سنەبەر سەحەب کڕان و سد پەری قەزازە و بەڕەحمەت بێت هینیشە سەرا بە ئەمری خوای کرد ڕۆحی شاد بێ مامۆستازانی مامۆستا کامل ئەمە ژوێنەیەکی تێر کۆمەڵێک لە سەرپەرشتیارانە دیارە ئەوەش هەر لەعینی شەپڵە لێ بەڵێ بەڵێ زۆر ئەوەش هەر پێکەوە بووین هەمومان ئەوە لە سیتێک بوو زۆر ڕاستە ماڵی سنە هین بووی سەدرەخشان ماڵ ئەوە سدرەخشانە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمویان هەیەوانی کەماون ئەمەش وێنەیەکی توێیە مامۆستا کەمال نووری لە پشتەوە دەرکەوتو دیارە ئەمە لە مەکتەبێکی یارەی بوو لەو گەڕێکی ئازادی من سەرپەرشتیم دەکردن لە هینێکدا لە وەرزشدا یەکەم بوون هەدیەکانمان پێشکەش دەکرد مامۆستا کەمال لە وەختە مدیری تەربی بەڕێوەری تربی سلێمانی بوو دەستەکانە خۆش گەڕۆز و خۆشویستمان بۆ مامۆستا کەمالیش هەیە ئەمە ژوێنێکی توێ پێما بێ ئەم شوێنە یەکێک لە خوێندنگەکانی باڵێ ناحیەی ئەربەت ئەمە لەوێ بووین بەڵێ ئەوەش هینێکیان هەبوو پێشنگایەکیان هەبوو افتتاحەکە من کردمەوە لەگەڵ قامە و مدیر ناحیەکە بوو بەڵێ ئەمەشان مدیرەکە مامۆستا جەمال عەلی شێخانی لەگەڵم بوو ئەو مشریفی یانە فەنەکان بوو دەستەکانە خۆش بێ وێنەیەکی زۆر جوانە ڕێز و خۆشویستیمان بۆم ئازیزانە بۆ هونەرمەندی خۆشەویست کاک عەلی شێخانی هەیە دەستەکانە خۆش بێ مامۆستا ئەمڕۆ زۆر تۆمانمان بەعەکسەوە هیوادارم خزمەتێکی بچووکمان بۆ هەموو خزمەتی تۆ کردبێ کە ساڵانێکی زۆر خزمەتی بواری پەروەردەت کردووە ئێستا خوێندکارەکانت هەموو شانازیت پێوەکەن بواری پەروەردە ینی مێژوویەکی جوانتان تۆمار کردووە مامۆستا نەجات جەنابەت مناڵەکان دەستەکانە خۆش بێمە چاومان ڕوون بوو ئێمە شەروە مانومان کردی سپاسان دەکەم زۆر زۆر سپاس بۆ جەنابەت کاتی بەرنامەکار ئەوە نیە بەداخەوە زۆر سپاسان دەکەم کە منتان بەسەر کردوتەوە و زۆر ماندوو بوون بەداخەوە هەر بەپێوە بەڕاستی زۆر هیلاک بوون نامر ینی پەرۆشیەوەمە زۆر هیلاکن لەشتان ساغ بێ ئیشەڵڵا تەمەتان درێژ بێ و نمونەتان زۆر بێ خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتاییە بەرنامەی وێنەگرافیش تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لاکتان